باس لە پشکە خەیرەکان ناکەین ئەو پشکێکەوە بەرهێنانە ژمارەی چەندە؟ ژمارەی ئەوانەی کە پشتی ئیستیسمارینە 4724 پشکن ئەو نزیکەی 5000 بڵێ نا 4727 بە نزیکەی نیان بە تحدید پێ دەرێم 998 پشتی یەک پشتیان هەیە یعنی 998 کەس یەک پشتیان هەیە ئەوش 5 مەجموعانە ئیستیسمارەکان هەیە یەک پشتی هەیە یعنی 25 وەرەقیان 30 وەرەق یەک پشتی کڕیان 912 پشتیان 2 پشک 3 پشک 4 پشتی هەیە 758 پشک 5 پشک تا 20 پشتی هەیە زۆر باش دکتۆر ئەمەیان ڕوونە ئەو 2043 پشک زیاتر لە 20 پشتیە مجموعی گشتی پشکەکانی ئیستیسماریمان 4727 پشتی ئیستیسماری زۆر باش 16 پشکمان هەیە ئێستا عرضیان کردیە لە بۆ فرۆشتن دێنە سەرەوە دکتۆر 4700 کەس پشتی کردەوە دەیەوێت قازانج بکە ئایبیشی تێدا نیە و حاڵالیشە و ئێوە ترستان لەوە نیە وەکو پرۆژەکانی ترکە هەن خەڵکێک 10,000 کەس پشتی کڕیوە ڕۆژانە خۆپشاندان دروست دەکات کێشە دروست دەکات قازانجی نیە ئێوە داهاتان چەندە ترسیەوەتان نیە کێشەتان بۆ دروست کێشەمان لە دروست ناکەم لەبەر ئەوەی کە هاتی عقدی کردی لەگەرە من بە زەرەر و قازانج شریکە دوو شتێکێ لە فەقی ئیسلامی کاتێک کە مەسەلەی فەقیم خین پێ دەرێن ئیقالە ئیقالە یعنی چ؟ ئیقالە یعنی کاتو دەچی خانەکە دەفرۆشی لە معرەزی لە کەن عقاراتی دێوە مارێ دەرێ خانی فرۆشتێ ژنەکە دەرێ وەڵام مزیز دەبن تەراقم دەدەگەرە خانەی بفرۆشی ئەتو ناچار دەبی ئێ چ بکەم دەچێوکن کابرا دەرێ وەڵی کاکە کێشەکەم لە دروست بووە ئەم پەشمان عقدم کردیە بەڵام پەشمان بوویمەوە ئەگەر ئەو برێکا کە عقدەکەمان ئلغا کردەوە کەس بیستۆ ماری خۆی ئەوە ئەحسانی کردی لەگەرت خێری کردیە ئەو پێ دەرێن ئیقالە ئەمن 5 جاران ئیعلانی ئیقالەم کرد 5 جار کۆبوونەوەی گشتی خاوەن پشکەکانم کرد کاکە چی دەوی ئیقالەی بکە پارەکەی دەدەمەوە هەبوو یەکەم جار ئیقالەم گوت مەکسەر پارەکەی دەمە پێش ئەوەی ئەتیزەی بکڕم هەمیانم کۆ کردەوە بە ڤیدیۆ دۆکمنت هەیتم کاکە چێ پەشیمانە پارەکەی دەدەم هێشتان ئەتیزەم نەکڕیا کاکە ئەمە بانق منی هەر وەختێکی برە پارەم بدۆ پارەت بدەمەوە دوایەکە مەجموعەک ئیقالەیان کرد دوایەکە گوتم کاکە ئیقالەم دیسان کردیتەوە پاژەوەی کە هەندێک کێشەمان هەبوو چیلەرەکانمان تەخیر بوو دیسان خاوەن پشکانم میناوە ئیجازەی خستەخانەکەی نەدەدرا کاکە من ئیجازیان نەدایمێ لەوانەیە ئیجازەم نەدەنێ چێ سەحب دەکات و پارەکەی دەدەمەوە دیسان ئیعلانم کرد تقریبا 700 کەس دەکەم نەتە ئێستا ئیقالەی کردیە پارەی هەر هەمویانمان داوە هی هەر هەمویان کە ئیقالەیان دەکرد هەمویانمان داوە دوایە گوتم 3 مانگ ئیقالە هەیە چی ئیقالی دەکا بعد لە خلالی 3 مانگ پارەکەی دەدەمەوە هیچێکیان نەگەیشتە 3 مانگی پارەکەم داوە دوایە گوتم ئاخر جار برێن مانجی دوو ئیقالای ڕامگاندەوە کاکە لە خلالی 5 مانجی پارەکەتان دەدەمەوە ئێستا خستەخانەکەمەوە دەکەمەوە چی دەوێ پارەکەی بدەمەوە نابی برێ قازانجی زۆرم دێت چونکە دروشمی مێرەم گوتمە قازانجی کەم خێری زۆر لە بدایەتی ئەوان پێگوتینە یعنی ئەگەر یەک بێ شەڕم پێ بفرۆشی غەدرم لێ دەکات دکتۆر واتە دکتۆر خەڵک ترسیەوەی نییە قازانجەکە ئەوە بیوەکو پرۆژەکانی ترکە ڕەنگە کاتێن پێ بدرێ بۆ یاری ئێوە بڵێن وەرە خۆتان عیلاجکەن لە بری قازانج ئێستا 5 وەرەقە قازانجی داتە ئەو کەسانەیە کە پشیان بە 25 وەرەقەی کڕیە بێن بیفرۆشنەوە واتە ئیقالە ئێستا بە 30 وەرەقە ئێستا ئیقالە نەمایە ئێستا فرۆشتنی پشکەیە ئێستا فرۆشتنی پشکە ئێستا ئیقالە نەما چێ پشی ئیستیسماری هەیە دەرێن وەرە لۆ دەفرۆشینەوە دەکەین دەدێنە خێرخوازی ئەو پشکە ئیستیسماریانە تازە چکە پشکم نەما خلاص ئەو مستەسمیرانە ئەم 4727 پشتی ئیستیسماریم هەیە بەڵام چەند پشتی خێریم هەیە 2773 پشتی خێریم هەیە ئێستاکە دەرێم کاکە چێ دەفرۆشیتەوە بە 5 وەرەقە قازانج ئەوەی کە بە 25 کرێ بە 20 کرێت 2 وەرەقە قازانج با بفرۆشیتەوە گەر خێرخوازەکە بوو ئەمە 30 وەرەق خێلەی وەردەگرم دەدەمەوەی پشکەکەی لێ دەکەمە خێری و سەدەقە جار و ئەوڕۆ پشکم فرۆشتیە و دوونێکە پشکم فرۆشتیە چونکە خێر نەخلاص دەبی نەخەسار دەبی نەخراب دەبی واتە هیچ مەترسێک لەسەر پرۆژەی نەخۆشخانەی میهرەبانی کەونیش نابی خێری میهرەبانی کەونیش نابی میهرەبانی تەفسیری ئاەتێکی قورئانی کردیە میهرەبانی لا خوف عليه میهرەبانی فرید من نوعه میهرەبانی خوای گەورە لە سوورەتی البقرة ئاەت 274 دەفەرمێتن الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية لا خوف عليهم ولا هم يحزنون مهرباني خير دكاتن بنهيني خير دكا بأشكرا خير دكا بشو خير دكا بروجه بلا كاتك أم أو هذا كين أجريك بيت تشقرن بيبكا يعني تشقر كردنا ريا كابرا استثمارا بالشكرية فرمكاكا عرضك لو دفروش موا
لە خیرالی 5 مانجی پارەکە دەدەینەوە خێرخواز دێتن و چی عرض دەکە ئێستاکە 16 پشتی عرضم هەیە یەکێک 18 پشتی هەبوو دویم لە فرۆشتەوە کردمەوە خێری 16 پشتی عرض کرد گوتیم دەمێ بفرۆشین بە 25 کردبوو ئێستا 30 وەرەقەی دەدەمەوە زۆر واضح کاتمان کەماوە